خۆمان بە بەختەوەرزانیوە لە یادی مافی مناڵاندا کە بەروارەکەی یەکی شەشە خۆمان ئامادە کردووە وەک چالاکیەک لە بەشێک لەو چالاکیانەی کە دەستگا ساڵانە ئامادەیە کاتیان ئەنجامێدات وەکو چالاکیەکانی بواری مرۆیی پەروەردە تەندروستی کۆمەک و هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت. ئەمڕۆ لە بازیان توانیمانە لەو چالاکیەدا 210 منداڵ کۆمەک و هاوکاری و خەڵاتیان بەسەرا دابەشکەین. دیارە ئەم خەڵاتکردن و ئەم چالاکی دەستگای خێرخوازی بارزانی دوورە لە ئینتیمایەکی سیاسی ئایدۆلۆژیا مەسەلەن ئاینی نەتەوەیی وەکو چۆن بارزانی فەرموویەتی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئێمەش وتە ئاسا یان فەرموودە ئاسا بتوانین جێگەی ئەو فەرموودەیە بتوانین لە نزیکەوە ئەگەر وەکو پێویستیش نەتوانین خزمەت بکەین بەشێک بین لەو قسەیە بەشێک بین لە وتەیە بتوانین خزمەتی تا بکەین. بۆیە ئەمڕۆ یەکێک لەو چالاکیانەی ئەنجامماندا بوو بەجێگەێنرا لە ڕۆژانی داهاتوشدا لە شار و شارۆچکانی کوردستان ئەو چالاکیانەمان چڕ دەکەینەوە لە داهاتوشدا بەرنامەمان هەیە بە ئەنجامی بگەێنین.